ئەم کاتتان باش ئازیزان لەم بەرنامەیەدا دەمەوێت باز لە گرنگترین وشەکانی زمانی ئینگلیزی بکەم و یەکێکە بیان خوێنمەوە بە ئومێدی ئەوەی کە ئەگەر هاتوو وشەیەک لەمانە نازانیت یان لە وتنیدا هەڵە دەکەی ئەوە هەر ئێستاکە باشی بکەیت چونکە لە زمانە گرنگترین وشە ئەوان کە زۆرترین جار بەکارەهێنرە و ئەگەری ئەوەی کە تۆ سبەی کاتێ بە زمانی ئینگلیزی قسەکەی یا ئەنووسی یا ئەخوێنیتەوە ئەگەر وشە ئەساسیەکان کێشت هەبێتیانە کێشی زۆر زۆر گەورەت بۆ دروستە بەڵام ئەگەر ئەساسیەکان باش بی ئەوە بە ئاسانی فێری شتەکانی کەش ئەبی ئێستاکە بینین لێرەدا نووسراوە nouns noun هەرواتە ناو verbs واتە کار فرمان فعل verbs adjectives واتە لەو ئەوترێ adjective واتە صیفە واتە ئاوەڵ ناو preposition ئامراز ئەمەش وەکو حرفە جەڕەکانی ناو زمانی عەرەبی others و کۆمەڵە وشەی ترمان هەیە واتە ئەگەر هەموو ئەمانە تەماشا بکەین دەبین 25 واتە ئەمە 100 ئەمە 114 وشە با بزانین ئەم 114 وشەیە چین کە زۆر زۆر گرنگە nouns یەکەم جار بە ناو دەست پێکەین یەکەمین وشە time واتە کات بۆ نمونەڵی what time is it ئەوە سەعات چەنە what time is it time مەسەن لای خۆشماڵن تایمی تێک چوە واتەوە ئەوقاتی لێ تێک چوە وەقت کاتی لێ تێک چوە person واتە شەخص کەس person سێهەمین وشە year واتە ساڵ بۆ نمونە ئەڵێم how old are you تۆ تەمەنت چەنە شەڵێ I'm 12 years old year واتە ساڵ چوارهەم way ڕێگا پێنجەم day وەک تێبینیەکەی ئەڵێم ناڵێم ئەی چونکە سەوتی ئەی لە هیچ وشەیەکە لە زمان ئینگلیزیە نییە هەرچی ئەیە ئەوە ئەی نییە خەڵک پێی دەڵێ ئەی بەڵکو خۆی وەکو ئەڵێم day 2 days 2 ڕۆژ 3 days 3 ڕۆژ شەشەم thing واتە شت شت anything هەر شتێک something هەنێ شت thing واتە شت man واتە پیاو لە زمانی ئینگلیزیە کۆمەڵە وشەمان هەیە بەمانای man بەمانای پیاو بیان هەنێ جاریش وشەی man ئەتوانین بۆ مرۆڤ بەکاری بێنی مرۆڤ بەڵام زۆر کات man واتە پیاو بۆ من لە زمانی ئینگلیزیە وشەی گایمان هەیە وشەی دودمان هەیە هەر بە واتای پیاو دێت بەڵام man فەرمیترین گرنگترین وشەیە کە بەمانای پیاویان مرۆڤ world بەریتانیەکان دەڵێن world بۆ نمونەڵە BBC world بەڵام ئەمریکیەکان ڕێەکە بە شێوەی دەرەبڕن وەکو world واتە جیهان world واتە جیهان وشەی نۆهەم life ژیان hand واتە دەست یانزەهەم part یان part بەش 3 parts 3 بەش part واتە لە تێ لەو شتە بەشێ لەو شتە دوانزەهەم child واتە مناڵ وشەکە تاکە child دەزانین کە بە کۆکەی وترێت children child واتە مناڵ وشەی چاو ئەم ئیە بۆ چاوێک ئەمەش بکە بەلووت لە بەرچاوی خۆت بۆی لە بیری نەچێتەوە چکە سپێڵی سپێڵێکی ئاسان نییە
y e ئەبێ بە I واتە چاو بۆ نمونە my eyes چاوەکانم I. چواردەهەم women واتە ژن ئەمە ناڵێ woman ئەڵێ women ژن. پانزەهەم place شوێن شانزەهەم یا ئەڵێ work وەکو بەریتانیەکان work یان ئەڵێ work ئەمەیان بەنسبەت کوردێکەوە ئاسانترە واتە دەربڕینی ئەمریکیەکە بۆ کوردێک ئاسانترە. work بەڵام ناڵێ work رێنیمان نییە لە زمانی ئینگلیزی ڕمان هەیە واتە زمانە ئەبێتەوە دواوەڵی work واتە ئیش. I work واتە من ئیشەکەم I don't work من ئیش ناکەم. حەڤەهەم week واتە هەفتە. هەژدەهەم case بۆ نمونە وەک لای خۆماندا دادگاکانە بەکارین واتە کەیسی فڵان کەس کەیسی قەزیە. نۆزدەهەم point واتە خاڵ یان ئیشارەت بکەی بۆ شتێ point to the door point to the wall ئیشارەت بکە بۆ دەرگاکە بۆ دیوارەکە point بە مانای ئەم نقطەیەژ نقطە خاڵ point. government واتە حکوومەت حکوومەت. 21 company واتە کۆمپانیا شەریکە. number ژمارە 22 number واتە ژمارە ژمارە. 23 group واتە گروپ 24 problem واتە کێشە. 25 fact واتە ڕاستی حقیقت fact. stick into facts واتە التزم بالحقائق پەیوەست بە بەڕاستیەکانەوە stick into facts fact حقیقت ڕاستی. ئەچین بۆ کارەکان verbs کردارەکان بەڵێ. یەکەمیان be ئەمە چاوگە is are was were been هەمووی لەمەوە وەرگیراوە. مەسەڵەی she is he is I am I was we were ئەمانە هەمووی لە بیەوە وەرگیراوە. بی چاوگەکەیەتی هەر بەمانەی بوونیە بوون مەسەڵەن تۆڵی مامۆستا بوو he was a teacher یان ئەڵێ he is a teacher مامۆستایە هە لە کوردیشە فرمانێکی ناتەواوە بوو ئەبێ بە بزوێنێک و بۆ ئایندە ئەبێ بە دەبێت will be دەبێت کەواتە بی هەر مانای بوونی تایە بی ها لە منطقی گەرمیانیش بە بوونەوترێ بی ئەو شتە بی مانای بوون ئەیە بە شتەکە. do have یەکێ لە مانا زۆر باوەکانی مانای هەبوونە have I have a car من سیارێکم هەیە I have a pencil من قەڵەمێکم هەیە have واتە هەبوون. do you have ئایا هەتا do you have a car سیارەت هەیە. سێهەم do واتە بیکە عەمەل ئیشکردن کردار do I don't do it من ئەوە ناکەم do it واتە بیکە do it بیکە do واتە کردن. چوارهەم say ناڵی say چکەوتم ناڵی ئەی ئەڵی چی یێ say something واتە شتێ بڵێ say something شتێ بڵێ say واتە بڵێ ئەگەر ئەمانە هەر لە سەرەتاوە کە بەکاریانە هێنی بەبێ هیچ ئەوانە دەبنە فرمان بەڵام لە ناو قسەکە ئەبێتە ڕستێشی ڕانە بردوو. say بڵێ say واتە وتن I say واتە من ئەڵێم. پێنجەمین get واتە بەدەستهێنان get واتە بەدەستهێنان.
make دروستکردن. What are you making؟ ئەوە چی دروستەکەی؟ I'm making pizzas. پیتزا دروستەکەم. make واتە دروستکردن. ئەوترێ made in Japan. made ڕابردووی make واتە دروستکردن. حوتەمین go. go ئەگەر بە فەرمان بەکاری بێنیواتە بڕۆ. go بڕۆ go واتە بڕۆ. هەشتەمین no هەر لەسەر وەزنی go بڕۆ no زانین. I know ئەزانم. I know ئەزانم. Do you know ئایا ئەزانیت؟ No. No بەم سپێڵە واتە کەیەک لە بەردەمیایەتی NOW واتە زانین. خۆ ئەگەر کەیەکی پێوە نەبێ بە ناو واتە ئێستا. ئەگەر دەبلیۆکەشی پێوە نەبێ یعنی نەخێر. هەر ئەوترێ no ئەگەر هاتوو بەمانای نەخێر بوو. بەڵام ئەگەر کەیەکی پێوە نەبوو بڵێ ناو ئەوە بەمانای ئێستا ئەڵێ ناو. بەڵام ئەمەیان کە کەیەکی لە بەردەمایە ئەڵێ no وەکو شەی نەخێر. No I don't go نەخێر ناچم. بەڵام ئەمەیان do you know ئایا ئەزانیت واتە هەر دەربڕینی no واتە زانی. take گرتن. take it or leave it هەڵە بیگرە یان بەری بە ئیهمالیکە leave it واز لێبێن. بۆ نمونە لە معاملەیەکە کەسێ پێتەڵێ take it or leave it یا قبولیکە یا بڵێ نامەوێ واتی تر هیچ مناقەشەی مەکە. take it or leave it. take واتە وەریکە. see double e بەڵام ئەڵێ see واتە بینین. I see کاتێکی قسە بۆ کات وەتوانین بڵێ ئەبینم یعنی بەڵێ ئەزانم. I see come واتە وەرە. come وەرە come وەرە. think بیرکردنەوە. think about it بیری لێکەرەوە. think look تەماشاکە. look at the whiteboard تەماشای whiteboardەکەکە. look سیرکە. look واتە سیرکە. want واتە ویستن. I want it ئەمەوێت. want do you want it ئەتەوێت. want واتە ویستن. give واتە بەخشین پێدان. give me بمدەرێ. give me the book کتێبەکەم بەرێ. give me the money پارەکەم بەرێ. give me give بمەرە. use واتە بەکارهێنا. find دۆزینەوە. find tell me پێم بڵێ. ئەنی کەسێ شتێ بڵێ بە کەسێکی تر. tell him پێی بڵێ. ask واتە داواکردن. ئایا بۆ پرسیار بێ مەسەڵەن پرسیارێکی لێ کرد ask a question بەڵام بۆ کوتر یعنی داوای کرد. she asks me داوام لێەکە. I ask her to go داوای لێ ئەەکەم بڕوات. ask داوا لێکردن. work ئیشکردن. I work واتە ئیشەکەم. worکی پێشوو کە بەکارمان هێنا بەواتای ئەگەر نمونەشم هێنابێتەوە بە هەڵە بە فعلەوە لێرا بە فعل نەهاتووە بەڵکو لێرا بە ناو هاتووە. do you like the work ئیشەکەت حەز پێیە بەڵام ئەمەیان ئەڵێ I don't work ئیش ناکەم یا I work ئیشەکەم. seem وا دیارە. واتە وا دیارە. feel یعنی ئیحساسکردن هەستکردن. feel try واتە هەوڵدان. try it محاولەیەکی لەگەڵ کە. try it تاقیکەرەوە. try واتە تاقیکردنەوەی شتێک و نمونە ئەڵێ please try it on بە ئەرگ نەبێ بیکەرە بەرە تاقیکەرەوە یان I like to try new things حەزەکەم شتی نوێ تاقیکەمەوە. try واتە بەمانای تاقیکردنەوە یان محاولە لەگەڵکردن هەوڵدان لەگەڵ شتێک try پێوترێ. leave بەجێهێشتن ئێستا باسم کرد وتم take it or leave it. leave واتە بەجێهێشتن. leave me alone بە تەنها بەجێم بێڵە. leave me alone. leave واتە بەجێهێشتن.
وشەی 25 لە ناو فردانەکانە call. Please call me. بەرێک نەبێت تەلەفۆنێکم بۆ بکە. Call him. تەلەفۆنی بۆ بکە. Tell him. پێی بڵێ. Call him. تەلەفۆنی بۆ بکە. I call you. من تەلەفۆنە بۆ ئەکەم every day. هەموو ڕۆژە. Call واتە تەلەفۆن بۆ بکە. بەڵێ adjectives یان adjective واتە صیفە. یەکەم good باش. دوو new نوێ. نوێ لە زمانە جیاوازەکانە هەمووی بە مانای نۆڤا زۆربەی بە هەر نو ئەمانەیە بەواتای نوێیەت. نوێ بەڵام ئەڵێکی new بە ئینگلیزی ئەڵێی new things شتی تازە. first یەکەم. first دیارە بە ژمارەیەک ئەوترێ one بەڵام بڵێ یەکەم ئەڵێی first. چوارهەم last واتە ئاخردانە. the last one ئاخر کەس. last ئاخردانە. long واتە درێژ. great واتە مەزن گەورە. little یان little واتە بچکۆلە. کەم little one بچکۆلەیەکە کەمێک بچووک. little بەمانای شتی بچووکە. own واتە خاوەن. who's the owner کێ خاوەنە. owner ئەگەر بچێتە سەر واتە بێ بە خاوەن. own واتە خاوەن. other تر. other one کەسێکی تر. old پیر کۆن. old ئەگەر بۆ ئینسانی بەکاربێنی واتە پیر. ئەگەر بۆ شتی بەکاربێنی واتە کۆن. old car سیارەیەکی کۆن بەڵام old man یعنی پیاوێکی پیر. right بە واتای ڕاست دێت. بۆ نمونەڵێ ڕاستچە بە واتای حەقی ژێ. ماف حەق عەدالەت حەقی کەسێکە هاڵی. it's my right to ask مافی خۆمە بپرسم بە واتای ماف. یان it's my right hand ئەو دەستی ڕاستمە. big گەورە. high بەرز. different جیاواز. small بچووک. large گەورە زل. large. next واتە دواتر یان ئایندە. the next one واتە ئەو کەسەی بە دوایەوە. بۆ نمونە کەسێک خەڵکانێک لە سەراوە ساون نەفەرێکیش دانەدان ناویانە خوێنێتەوە هەموو جارێکە نەفەرێ بانکە ئەڵێ بایەکیشی تر بێ واتە دوای ئەو کەسێک بێ بۆ نمونەڵێ next بەڵام بۆ شوێن ئەتوانین بەکاری بێنی بۆ نمونەڵی تەنیشتی شتێک تەنیشتی دەرگاکە next to the door واتە لە تەنیشتی دەرگاکە واتە next بە مانای پاڵ و تەنیشت و دواتر و ئەوانە. early واتە زوو. early زوو. young گەنج. young بەڵام ئەگەر young ببینی لەگەڵ children ئەوە یعنی مناڵی تەمەن زۆر بچووک نەکوا بزانی بە مانای مێرد مناڵێ. زۆربەی خەڵک کە ئەڵێن young children وازانێ کەسێ بە مێرد مناڵ بێ بەڵام young بە مانای گەنجێ بەڵام هەمیشە یعنی تەمەنی کەمتر. عەکسی ئەوڵدا کاتێککە کەسێک ئەوڵ بێ واتە تەمەنی زۆرە. ئەگەر young بێت تەمەنی کەمە. بۆ نمونە ئەگەر مناڵێ بێ بڵێن young children مناڵی تەمەن کەم واتە مناڵی مەتۆلکە بچووک نەک مناڵی گەنج. بەڵام ئەگەر احتیادی بە کەسێ بڵێن young he's young واتە ئەو کەسە گەنجە. important گرنگ. important بۆ نمونە ئەم شانی کە ئێمە ئێستای خوێنین ئەمانە چی؟ important the most important words وشە زۆر گرنگەکان. important واتە گرنگ. few واتە کەم. عادەتەن لیتل بۆ بچووک بەکارێ. ئێستا باسمان کرد ئەمەکە لیتل بۆ بچووک بەکارێ بەڵام few واتە کەم. public
واتە شتێکی عام باو شتێک شایع بێ لەناو خەڵکە ئەوە پبلیکە. باد خراپ پێچەوانەی گودە. گود باد خراپ. same واتە هەمان شت. same school هەمان قوتابخانە. same person هەمان کەس. same واتە هەمان. able واتە توانین. I will be able to do that. لأيندا أتوانم أو بكم. I was able to do that. درابردوا أتواني أو بكم. able واتە توانین. preposition كان وكو to, of, in, for, on, with, at, by, from, up, about, into, over, after. ئەمانە بەکارهێنانێکی زۆر و جۆرا و جۆریان هەیە واتە ناتوانانی بە ماناکردنیان خۆت بپەڕێنیتەوە بە ئاسانی فێر ببی بەڵام هەنێکیان ئەتوانی مانایان بکەی بۆ نمونە in واتە لا یان لەناو in the box واتە لەناو کارتۆنەکە یا لەناو سندوقەکە بۆ نمونە on واتە لەسەر on the table from يعني لفلان شوێنەوە from my country لە وڵاتەکەی خۆمەوە to your country to بۆ وڵاتەکەی تۆ سێرەکەن تۆ ئەمە لە up سەرەوە about دەربارەی بەو شێوازە after دوایەوە others ئەمانەش کۆمەڵە وشەیترن کە ئەمانەش زۆر گرنگن وەکو the ئەگەر هاتو بچۆن هاو بە دوایەڵی the واتە the یا the and لەجی وی کوردی بەکارەیە کتێب و قەڵەم book and a book and a pencil کتێبێک و قەڵەمێک واتە یەک لە زمانە ئەوروپیەکاندا عادەتەن واتە یەک بۆ لە زمانی فەڕەنساڵی 1 2 3 4 واتە یەک کاتێک ئەڵی ئابوک واتە یەک کتێب یعنی کتێبێک ئەپێن واتە یەک پاندا پاندانێک ئاوە یەک that یعنی ئەوە that ئەوە I من it ئەو شتە not بۆ نەرێکردن بەکارێ he واتە ئەو کوڕە us وەک us you وەک تۆ you to this أما بەڵام that ئەوە بەڵام this ئەمە but بەڵام his واتە هی کوڕەکە بۆ مناڵی his name ناوی his book کتێبەکەی his they واتە ئەوان they ئەوان her بۆ کچە بێ واتە کچەکە چ بە مەفعولی بەکاری بێنی چ بە خاوەندارێتی وەکو ئەوی بڵێ her book her pencil she واتە هەر کچ بەڵام ئەمەیان فاعیلە بۆ نموناڵی she is the teacher she is coming or یانی کوردی بۆ نمونە ئەڵێ ئەم شتە یان ئەو شتە this one or that one ئەمە یا ئەوە ئەن هەر واتە وتم ئەژ یعنی یەک ئەنیش هەر یعنی یەک بەڵام فەرقەکەی ئەوەیە هەندێک وشە هەیە کە تۆ بەکارهێنی لەگەڵیا بۆ نمونە orange معقول نییە بڵێ orange ئەڵێ an orange یان بڵێ apple ناڵێ apple ئەڵێ an apple لەبەروی وە ئاسانترە بووتێ will عادەتەن بۆ ئایندە بێواتە شتە لە ئایندە وابێت I will go من ئەچم بەڵام مەبەستی پێ ئایندە my واتە هی من my book کتێبەکە my friend هاوڕێکم one واتە یەک all ALL لە زۆربەی وشەکانە بە all ئەخوێنێتەوە کۆڵی hall tall wall all mall هەمووی all would ئەتوانی بڵێ ڕابردووی وەڵە بەڵام عیبارەتێکە مەرج نییە بە مانای ڕابردووی وڵ بێت ئەوە لە ئایندەدا دەیخوێن there واتە ئەو شوێنە بۆ نمونە ئەڵێ here or there ئێرە یان ئەوێ there واتە ئەوێ
بەڵام ئەم ڤێرەیان واتە خاوەنداریەتی بۆ ئەوان بۆ نمونە ئەڵێی خانوەکانیان their houses یا ئەڵێی کتێبەکانیان their books. لێرە داهاتینە کۆتایی خوێندنەوە و ماناکردنی زۆرێک لەم 14 وشەی کە گرنگترین وشەن لە زمانی ئینگلیزیە لەگەڵ ڕێزم هیوای سەرکەوتن بۆ هەمووتان ئاوات.